بەهۆی لافاوە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی هەولێر بەتایبەت ئەو گەڕەکانەی کە دەکەونە ڕۆژهەڵاتی شاری هەولێر ژێر ئاوکەوتن وەک لەو دیمەنانەی دەیبینن شەقامی 150 مەتریە بەشێک لەو یەکە نیشتە جێبووانەی کە دەکەونە نزیک ئەم شەقامە زیانێکی زۆریان بەرکەوتەوە. کە لە شەقلاوە هاتم هین بوو ئەو ڕێ هەمووی بوو بۆ قوڕ و قوڕا و ڕێک یعنی بە زەحمە سیارە دەرەچوو هاتمە ناو کۆڕێ لە ناو کۆڕش عینەن ئەو قوڕاوەی قەت شاخەکەمی هات بووە ناو ماڵەکانەوەی تر ئەوش شۆفڵ ئیشی لێ کرد و سەرقاڵی پاکردنەوەی ڕێەکان بوو بەڵام سیارێک یەکجار زۆر عاتڵ بوو لە ڕێگا ماڵم لێرەیە بەڵام بەهۆی خربوونەوەی ئاو لێرە گیرمان خواردووە دەبی ڕابوەستین جارێ کاتینە ناو ئاوە فەرمەوە وەسعیمەیە ماوەی چەند دەبێت گیرتان خواردن؟ وەڵەوە تقریبا سەعاتەکە گیرمان خواردووە. ئارێ وەڵە شۆفەر نەبووە دەخنکانە ناو ئەو ئاوەی ئاوەکە بەو شێوەیە زۆر بوو. ئارێ وەڵە هەتا سەری سەخفی هات بوو ئاو. باش. بەشی زۆری ئەو هاوڵاتیانەی کە خزم و کەسی ئەو کەسانن کە لەم یەکەی نیشتە جێبوونانە نەهاتوونە بەهانەیانەوە بۆ ئەوەی کەەوە ڕزگاریانکەن وەک لە دیمەنەکانیشدا دیارە کە بەشی زۆری ئەو هاوڵاتیانە لەسەر شەقامە سەرچیەکە وەستاون بەهۆی ئەوەی کە ڕێڕەوی ئەو ئاوا زۆر خێرە خزم و کەس دەوێنە ئاسی بوونە هاتن لە بۆوان هاتین بەڕاستی بەهانای خزم و کەسانەوە. ئەرێ وەڵە ئەوە جەماعەت چونە ژۆرێ ئەمەش لێرێنە بەکداربی زیانەکیان بەرکەوتی ینی زیانی مادی وڵای مادی ئەرێ وڵە سیارەی بردیە دوو سیارەی لەوێندە بردیە ئەو خزمەی